بۆیە هەتا دەتوانین بە خۆمان پەروەردەکەین، خۆمان و ماڵ و خێزانمان پەروەردەکەین، بە تایبەت ئێستا لەم ڕۆژگارەدا مەترسێکی زۆر گەورە هەیە لەسەر خێزان و لەسەر ئەخلاق. نازانم ئاگادارن ئێرە ڕەنگە کەمتر کاریگەری نەرێنی و خراپی گەی بێتێ، بەڵام لە شارەقە لە باڵغەکان ئەوە زیاترە. خێزان زۆر هەڵدەوەشێتەوە و بە تایبەتی چینی گەنج و منداڵ و هەرزەکانیش زۆر هەڵدەفریوێندرێن، هەر لە نێرگە لە کێشان و جگەرە کێشان و مەشروب خواردن و هەتا دەگاتە گوناحی گەورەتر و گەورەتر. بەداخەوە حکومڕانانی ئەم وڵاتەش لەبەر پارەکۆکردنەوەی خۆیان و لەبەر کاسبی حەرامی خۆیان و لەبەر فرۆشتنی واریداتی وڵات بۆ خۆ دەوڵەمەندکردن و حیزب خزب دەوڵەمەندکردن نان پڕژێتە سەر بزان ئەخلاقی خەڵک چی لێ هات، خێزان چی لێ هات، گەنجەکان بۆ شوێز چوون، شیان لێ دێ، زۆر دەربەست نین بەداخەوە. بەڵام هەر کەسە دیارە دەبێ بۆ خۆی خەمی خۆی بخوا بەڕاستی. خوای پروردگار بە پێغەمبەری خاتم دەفەرمێ یا ئەیها النەبی قاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك. هەر خۆت ئەرێکدار دەکرێ بە خۆت. یعنی ئەگەر ئینسان بۆ خۆی ڕێڕاستی گرت ئەوەی دیکە کە لەگەڵی خەریکی و بە قسەت ناکە و ڕێڕاست ناگرێت و زەرەر ناکەی. عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم. ئەمە جاری کەش باسم کردووە لە مناسبەتی کەشدا لێرەش باسی دەکەمەوە. بەرپرسێکی ئەم وڵاتە ئەو کاتە باس و خواستی فێمینیزم و مێگەرایی و جێندەر و ئەوانە گەرم بوو. ئەمنیش دومەوە چێ یعنی بۆ خۆتان زۆر پێوە سەرقاڵ کردووە و ئەوانە گوتی وەڵام مامۆستا ئەو وڵاتانە لەسەرمان فەرز دەکەن. ئەمیشتم چۆن؟ گوتی وەڵام لەسەرمان فەرز دەکەن، دەڵێن گەر ئەوە نەکەن هاوکاریتان ناکەین. زان ژێندەر یعنی چی؟ ژێندەر یعنی ئەوە کە مرۆڤ تەماشای بکرێ بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەزەکەی. کەشتیوە هەر نییە لە دنیادا، مرۆڤیان نێریان نییە. ئەوان دەڵێن نا ئێستا لە ئەوروپا و لە ڕۆژ ئاوا ڕەنگە پێتان سەیر بێ. لە ئەمریکا تۆ بۆت نییە لە خۆڕا بە تۆ بە پیاوێک بڵێ تۆ پیاوی، دەڵێ تۆ چ زانی؟ ئەمن بەڵێ بە شکل پیاوم، بەڵام خۆ بە ئافرەت دەزانم. دەزانن؟ یا مەسەن ئافرەتێک بڵێ تۆ ژنی، دەڵێن چێوە دەڵێ؟ ئەمن بەڵێ بە شکل ژنم، بەڵام خۆم پێ پیاوە. بۆیە پیاوی لە پیاوی مارە دەکەن و ژن لە ژنێ و یعنی بۆ تشتێکی زۆر بێمەعنا. جا من بەو بەرپرسەم گوت تمجا بۆ وا دەکەن چی وڵات دەیانێ وەکو خۆیانمان لێ بکەن، ئەوان خێزانیان نەماوە، خێزانی هەڵوەشاوە، ئێمەش هەر خێزان و ئەخلاقمان ماوە، دانێ ئەوەشمان بەدەستەوە نەیەوە. لە کۆتایی قسەکانمدا ئەوەتان پێ دەڵێم کە بە تاکید ئەم وڵاتەی ئێمە ئێستا دەستەوێخیە لەگەڵ کۆمەڵێک گرفت و کێشە و قەیران و بە تایبەتی نەداری و هەژاری. من دەزانم لە نێو میلەتی ئێمەدا خەڵکێکی زۆری هەژار و نەدار هەیە کە بەداخەوە ئەگەر ئەو ئیمکانیاتەی کە هەیە لە وڵاتدا ئەو پارە و سامان و ئیمکانیاتە کە هەیە ئەگەر بەدەستی ئەمینەوە بوایە نەدەبوا بێ، بەڵام بەداخەوە ئاوایە ئێستا. ئومێد دەکەم خوای پروردگار دەروی خێرمان لێ بکاتەوە، بەڵام زۆریش مەترسیم هەیە ئەو هەموو زوڵم و گەندەڵی و فەسادە سەری هەرێمەکەمان بە فەتارەتدا. بۆ لە چەند شوێنان لە قورئاندا خوای پەروەردگار دەفەرمێ بەهۆی زوڵمەوە وڵاتەکانم کاول کردن، بەهۆی زوڵمەوە، ناڵێ بەهۆی، نافەرمێ بەهۆی کوفرەوە. بۆ وێنە لە سوورەتی کەهفدا دەفەرمێ ئەهلەکناهم لەما ظەلەموا، دوای ئەوە زوڵمیان کرد فەوتاندمانن. لە سوورەتی ئەنبیادا دەفەرمێ وەکەم قەسەمنا من قەڕیەة کانت ظالمة، زۆر شار و وڵاتمان کاول کردن کە خەڵکەکەی زاڵم بوو. و لە سوورەتی قەسەسدا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون، ئێمە ئاوەدانی و شارەکان نافەوتێنێ کە خەڵکەکەی زاڵم نەبێ. بۆ بە زوڵم یعنی چی؟ یعنی یەکێک حەقی ئەوانی دیکە بخۆ، ئەوە معنای ئاشکرای زوڵمە. ئەگەر نا شیرکیش هەر زوڵمە، هاو بەش بەخوا دانان و ئینسان گوناح تاوان بکات لە حەقی خۆشیدا هەر زوڵمە.
بەڵام معنای ئاشکرای زوڵم ئەوەی ئینسان حەقی ئەوان دیکە پێشێلکە خی پرگار دەفەرمێ بەوە کۆمەلگاکان دەفەوتێن زۆر مەترسیم هەیە بەڕاستی و بە پێچوانەی ئەوە شەو کە خەڵکێکی ناحەزی ئێمە پێی وایە ئەمە خەونی خراپ بە هەرێمەوە دەبینی نەوەڵە ئەمە هەرێمە بە ڕەنجی شانی هەموو لایەک پەیدا بوو ئەوانەی ئێستا تێدا مشەخۆرن ڕەنگە هەموو کەس کەمتر پێماندوو بوون خەڵکێکی زۆر کوژراوە و ڕۆیشتووە و ماڵ منداڵی بێوەژن بوو منداڵی هەتیو بووە و ماڵوێران بوو و ناڕەحەت بوو یعنی کەمتر وا هەبوو خەڵکی ئەم وڵاتە هەمووی بە زۆرێک لە زۆرەکان خۆی خزمی نزیکی نەکوژرێ لە زیندانەکانی بەعزدا لە بەرەکانی شەڕدا لە سویان لەملا لەولا هەموو تووشی ناڕەحەتی شت بووین کەواتەوە هەرێمە لە ڕاستی هەموو لایەک و هەمووشمان دێ بۆی دڵسۆز بین بەڵام ئێمە کە ڕەخنە دەگرین لە شێوەی ئیدارەدانی ئەم وڵاتە لەو هەموو زوڵم و گەندەڵیەکە هەیە لە بەرەوەی دڵسۆزین بۆ ئەم وڵاتە دەڵێن ئاوا دەڕوخێ ئێستا خەڵک نازانم یانی هەست پێ دەکەن یانە ئێستا هەرێمی ئێستا کە ئەمڕۆ 24 6 2023 زۆری فەرقە لە 10 ساڵ لەمە پێش 5 ساڵ لەمە پێش 2 ساڵ لەمە پێش زۆری فەرقە هەرجمی نەوتەکە ناڵن ئەوە هەر نەبێ مەسەلەنەوە بودجە بۆ خۆتان دەزانن سوێنیان لێکە هەر نەبێ زۆر شتی کە دەستکاری کرا لە محکەمەی ئیتیحادی شتی کەش بەڕێوەیە وەمە زۆر بە دڵسۆزانە زۆر جار گوتومانە ڕەنگە زۆر کەس لەسەر قسەی حەق و زەق و ئەوانە پێشی ناخۆش بوو بێ بەڵام ئێمە دڵسۆزی خۆمان لەوەدا دەبینینەوە دەڵێ صەدیقوکە من صەدەقەکە لا من صەدەقەکە برادەرت ئەو کەسەیە لەگەڵت ڕاستکە نەک هەر بڵێ ڕاست دەکەی کوردەواری خۆشمان دەڵێن دۆست ئەو کەسەیە دەتگرێنێ دوژمن ئەو کەسەیە دەتێنێتە پێکەنی یا پێت پێ دەکەنی ئێمە دڵسۆزین بەڵام بە پێی مەنتیقی قورئان ناگونجێ زوڵم بەردەوام بێ و هەموو پەتێک لە باریکی دەپسڕە پەتی زوڵم لە ئەستوریە دەپسڕێ ئەوەتان بۆیە پێ دەڵێم کە دەبێت هەمومان بە ئەرکی سەرشانی خۆمانی بزانین کە هەر کەسێک بەقەدەر ئەوەندەی شیری بڕدەکا بەقەدەر ئەوەندەی قسەی لێ وەردەگیری قسەی حەقی خۆی بکە ئامۆژگاری بکە دڵسۆزی بنوێنێ قسەی خێر بکە کە بگەڕێنەوە چونکە ئاوە بەو شێوەیە کە داومانەتە بەرێ کە ڕۆژ بە ڕۆژ کەمینەیەک ملیار دۆلارەکانیان زیاد دەکەن و ڕۆژ بە ڕۆژ خەڵکی زیاتر ڕەش و ڕوود دەبێت ئاوا وەزعەکە تێک دەچێت و ئاواش ئەوانەی کە دوژمن و ناحەزی هەرێمیشن چ خەڵکێکی لە دەوڵەتانی دراوسێ چ خەڵکی دیکە لە حکوومەتی ناوەندی لە شوێ لەملا لەولا ئەوانش زیاتر بەهانیان دەکەوێتە دەست بەڵگەیان دەکەوێتە دەست کە کاکەوەنە وڵاتیان پێ بڕێوە ناچێ فەرمونەها تەماشا بکەن چەند جار هۆشداریان پێداوی خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا خۆمان ڕاستکەینەوە پێشەوەی بڕوخێین خۆمان چاککەینەوە پێشەوەی بە زوڵم و خراپە و نەخۆشیەکانمانەوە سەرما بە فەتارەت بچێت